هێشتا دەستبەرداری دەستورە کۆنەکەی نەبووە، بە چرخ و کاغەز کوورەی حەمامەکەی گەرم دەکات. ئامینە 32 ساڵە حەمامی موفتی لە شاری سلێمانی بەڕێوە دەبات کە تایبەتە بە ژنان و تا ئێستاش بەردەوامە لە کارەکەی. من لەم حەمامە لە ساڵی 1989 من لەم حەمامەی شەکەم یەکەم جار کە هاتم ژنانی ڕوتم بینی لە ژیانمە من حەمامم نەبینی بوو کە هاتم چوومە ژورۆ ژنی ڕوتم بینی کێشان بەسەری خۆمە تومەی براڕۆ بۆ خوا من یەک ڕۆژ لێرە ئیدارە ناکەم من ئافرەتێکم لە قەندیل گەورە بووم لە پشدەر گەورە بوو لەم چوارچێوەی دیوارەیە قەت ئیدارە ناکەم لێرە کە چێسەوە هۆگری ئەم حەمامە بووم یەک دەقە ناتوانم بەجێ بێڵم. حەمامی موفتی لە ساڵی 1966 لە گەڕەکی سابونکەرانی سلێمانی دروستکراوە. حەمامەکە کە لە خشتی سوور و گەج دروستکراوە هێشتا سیما کۆنەکەی جارانی لەدەست نەداوە و تەنانەت کەرەستە و پێداویستیەکانی خۆشەوردنیش تێیدا تازە نین. جۆرەها بابەتی کوردەواری تێدایە بۆ خۆشەوردن. لە تەنیشت حەمامە دێرینەکە کوورەیەکی گەورەی ئاگر هەیە و ناو حەمامەکەی پێگەرم دەکرێت. کوورە ئاگرەکە هێندە حەمامەکە گەرم دەکات بە ئاسانی ناتوانانی خۆتی تێدا بگریت لەبەر گەرمیەکەی. خەڵک لێرەوەیە دەچێتە ژوورەوە ژووری گەرمە یەک لێرە کوێت پێخۆش بوو ئەم جێگانە هەمووی تەشتێنی جامێگێنی هەر نەفەرە و تەشت و جام و تەختەیەکی خۆی یێنێت دانیشێ دەست دەکا بە خۆشتن ئەوەی کە پێویستیشی بە شوێنە گەرمەکە بێ ئەمە گەرمیەکەیەتی ئەم گەرمی بۆ ئافرەتی عامیلە بۆ ئەم کەسانی کە پشتیان دێشێ قاپشیان دێشێ یا سەرما و تەشەن و جلێ یاون لەو گەرمێدا ئەنیشن و خۆمان ناترمانەیە ئەو ناترە بە زەیتی زەیتون و خەنە و خوێ و زەنجەفیل ئەیان شێنێت تا گیانیان خاوە بێتەوە نەرم ئەبێت. لەم حەمامەدا خەڵک بە 50 فلسی و 100 فلسی و جۆرەها دراوی تر خۆیان شوشتووە. ئێستا خۆشەوردن لە حەمامەکە بە 6,000 دیناری عراقیە. گەرمترین بازاڕی ئەم حەمامە کاتی شەڕی کوێیت بووە لە ساڵی 1990. ئێمە نەوتمانە کڕیەوە لە ماڵان کە ئەمان کڕیەوە لە حەمامەکەیان هێنا حەماممان کرد بە دینارێک لە کاتی شەڕی کوێت من ڕۆژ هەبووە 1000 دینارم لەم حەمامە بردوێتەوە کە نەفەری بە دینارێکیشی کردووە. ئەتروای لێ هات کوێت هەمووی هات بۆ عێراق و سارد و سەرما بۆ زستان بوو ئەم حەمامە بەرناکەوت خەڵک ئەوە نەئەهات. ئێمجا ئەم حەمامەکە جارێک کە ژوتم دوو بەشە بەشێکی لەم دیو بۆ شوێنی ئاگرەکەیە شوێنی ئاگرەکە هەمووی خانەخانەیە و دروست کراوە خۆی کاتی خۆی خان بووە وڵاخیان تێکردووە کە خەڵک هاتوۆتە بازاڕ و ئیشی ناوشاری هەبووە شاری سلێمانیەوە قەڵەباڵغ نەبووە هەمووی گەڕک لێک دوور بووە بە ئەسپ و عەرەبانە هاتوون لەم تونی حەمامی موفتیە کردویانە بەخان بۆەوەی ئەسپ و عەرەبانەکانی تیادا ڕابگرن هەتا ئیشی بازاڕ و حەمام و هەموو شتێک تەواوەکەن ئیمجا دوای ئەوە شپەینی ئەم وڵاخانە هەر بۆ ئاگر بەکار هاتووە بە پەین و بە ئێسقان و بە دار و بەم شتانە ئاگری حەمامەکە ئیشی کردووە. حەمامەکە بەو تەمەنە درێژیەوە هیچ کات وەکو ئێستا گرفتی بێبازاڕی نەبووە. بەس تایبەتە بە ئافرەتان بەس بەداخەوە ئێستا بەهۆی ئەوەیەوە کە بەعزێ کەس دەڵێ حەمامی گەرم عیبە بۆ ئافرەتان حەمامی دەرەوە ئێمە دەڵێن چۆن حەمام بۆ پیاوان هەیە ئەبێ بۆ ئافرەتانیش هەبێت فەرقی ژن و پیاو نییە لە ژیانە لە کۆمەڵە ئەترەم حەمامە بە تایبەتی ئێمە بۆ ئافرەتانە ئێستاش لەخوا بە زیاد بێ وردەیتر بەپی بازاڕ خەڵکی ژێ بۆ حەمامی دەرەوە. حەمامی موفتی لە گەڕەکی سابونکەرانی شاری سلێمانی سەرباری بێبازاڕی و خۆکەم ششتن تێیدا بەڵام هێشتا وەکو شوێنێکی دێرینی شارەکە لێ دەڕوانرێت کە تەمەنەکەی هاوتایە لەگەڵ تەمەنی شاری سلێمانیدا.
دڵشادەنوار دەنگی ئەمریکا سلێمانی